بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کورد کاناڵ لە درێژەی وتوێژەکەمان کە دڵنیان بە دڵتان بووە لە زاری بەڕێز مامۆستا سۆران هەمە ڕەشپاس لە مێژووی کۆنی کوردستان بەگشتی کراوە بەڵێ بە تایبەتی تر جەختمان لەسەر ئەو بەشەی کە پێداوە ڕۆژهەڵاتی کوردستان. مامۆستا لەو کتێبەی کە بەرهەمی تەمەنی جنابتە لە بەڵگە مێژوویەکان لەزێر ناوی مێژووی بزر و نەگێزراوەی کورد کە لە بەرەبەری نەورۆز داین لە لاپەڕی 1990 بەشی شەشەم دەڵێ نەورۆز سەر ساڵی نوێی کوردی و ڕیشەی مێژوویەکەی. ساڵی نوێی کوردی مەبەست چی ئێستاوەی کە دەڵێن 2723 ئەوە ڕیشەی لەکوێوە هەیە چەندە بە ئێستایمەوە مەسڵی گرێ دێتەوە؟ سەرەتا ئێمە ماوەڵێکی خراپ لەگەڵ نەورۆزەکەین. ئەمانەیە نەورۆز بە پێوەری ئەمڕۆ مامەڵی لەگەڵ بکەین. نەورۆز ئەفسانەیە، یعنی ئەم چیرۆکی کاوشتە ئەفسانەیە، ناتوانین مامەڵی مێژویان لەگەڵ بکەین. کە ئەگەڕێیتە دواوە سەرەکەی سۆمەریەکان نەورۆزیان کردووە، هەن لە هەمان 21 مانگا نەورۆز دەستی پێ کردووە بە ناوێکی ترەوە، ئەوان پێڵێن زاگموک. ئاگریش کراوەتەوە. ئاگر هەندێک خودا هەبووە سوتانویانە، خوداوەندی خراپ بۆی یارمەتی خوداوەندی باش بن. ئەمە لەو سەردەمەوە ئەم جەژنە منەچەیەکی زۆر کۆنی هەیە. ئەمە سۆمەریەکان دوو سەری ساڵیان هەیە، یەکیان بڵین ئەمەی نەورۆز بووە، یەکیانەوەی پاییز. هەردووکیمان مابوو. یەکێکیان جا بۆیە پێ دەڵێم کە پێشتر باسی ڕۆژهەڵاتێک کردوتم فارزە کاتە دەرەوەی ئەو مێژووە، لای تارانەوە لە 820 پیاوێک گەچێتە لای تارانەوە لای شاخی دەماوند. لای ئەو شاخەوە ئەڵێ خەڵکەکە جەژنیەکەن، جەژنی پاییزە. ئەو جەژنی سەری ساڵ، ئەمە جەژنی ساڵی دووەممانە، دوو سەری ساڵمان هەبووە جاران. لەو پاییزەیە جەژنێک کراوە پیان و تۆ عیدی کوردی. تەوەن کابرا فەرەنسیە بە زمانی فارسی زانیوە لەوەی وەرگرتووە. بەڵێ جەژنێکی کوردی بووە، هەمان چیرۆکی زوحاک و ئەم چیرۆکە زۆر کۆنە لە کوردە. یعنی ئەفسانێکی دێرینە لە ڕاستیە ئەمە ململانەی نێوان دوو خەڵکە، خەڵکی شاخ و خەڵکی دەشت. خەڵکی دەشت خاوەن زەوی و کشت و کاڵ بوون، ژیانێکی ئارامتر ژیاون و خەڵکی شاخ ئەو ئارامیان نەبووە لەبەرەوەی ئەو زەوی و شتێک کە هەیان بووە نەیتوانیوە ئەو ژیانە ئاسانیان بۆ دەستە بەرکات، چونکە کشت و کاڵ لێرە زەویەکی فراوانە هەبێ، کشت و کاڵ ئاسانە و ئەتوانی بەس لە چیایە ئەوە بۆ ناکرێت. لەبەرەوە ئەم دوانە چێبڕکێ هەبووە لە نێوانان. ئەم چێبڕکێیە هەر خۆیان نین، ئەچێتە ناو خوداوەندەکانیشیان. خەڵک دایمە خوداوەندێک وەکو نوێنەرایەتی فەرهەنگەکەتی کردووی. فەرهەنگی چیا و من ئەمە ئاڕاستێکی نوێ بۆ تێگەیشتن لە کوردی چیا و کوردی دەشت. لە ڕاستیە لە هەموو ڕۆژێکی مێژووی کووردا بگەڕێیتەوە ئەم دوا نابینی. خەڵکیشی چیایی هەتا سەردەمی نوێ کە باز کراوە خەڵکی هین کە چۆن لە شاخەکە ئاتون بەلاماری خەڵکی دەشتیانەوە. جا نەورۆز پەیوەندی بەمەوە هەیە لە بنەچەیە، پەیوەندی بەم خۆی سەری ساڵە، بەڵام جەنگی خواکانیان تێکەڵ کراوە. ئەو ڕۆژە بڵین خوداوەندی کشت و کاڵی سۆمەری خوداوەندی گوتی لە ناوە بە ئەمە لەگەڵ سەردەما گۆڕاوە ناوەکانی شتەکانی، بەڵام پاشماوەکەی ماوەتەوە. چۆن ماوەتەوە؟ ئەگەرم بڕۆ سەیری ئەفسانەی نەورۆزکەین، یەک نەتەوەی تایە کە باس کرا بێ کوونەتەوە. چ نەتەوەی لەو ئەفسانەیە دروست بووە؟ کورد. ئەڵێ کورد لەو خەڵکانە دروست بوون کە چوونەتە چیاکان لە دەست زوحاک. لەگەڵ سەردەما تۆ مەسەلەن 5000 ساڵم پێش باسی هەژدیهای کردو و ئەمە خوداوەندەوەمان، بەڵام 1000 ساڵ 1500 ساڵم پێش خەڵک وردە وردە ئیتر گۆڕاوە، ئیتر نەیتوانێت چیرۆکی هەژدیها باسکە گۆڕیوێتی. کەوانێک بەڵێ ئەو ئەفسانە کە باس دەکرێت کە زوحاکمان لەسەر شان بە تایبەتی فردەوسی فارسەکان لە شاهنامە باسیەکان چەندە پەیوەندی بۆ فەرەنجی هەورامی و هەیە کە ئایا ئەوە بە جوورێک تەحریفی ئەو مێژووە نیە، ساسنشتی وا هەبووە یان نا؟ چۆن جنابەت لێ دەڕوانی لەو باسی کاوە و زەردەش زوحاک و یان وەکو پێم وتی خۆی لە بنەچە ئەمە دوو خوداوەندن کۆن ئاساک بۆ بە ئەستیاک
تۆمارکراوە دوایی بۆ بە زوحاک ئەژدەهاک هەمانەمە خودای هەژدیها بووە خودای خەڵکی شاخ بووە لە بنەچەیە دەشتیەکان وردە وردە چووکە بەڵێ ئەمان ململانەی ناو کۆمەڵگەی کوردیە کۆمەڵگەی کوردی پێشەوەی خەڵکانی دەرەوەی پێبێ کۆمەڵگەیە بووە وەکو جیهانێکی خۆی بووە ململانەیە ناوم کۆمەلگاوە خەڵکە چیایەکان پەلاماری دەشتەکیەکانیان ناوە زۆرجار ماوەیەک چیایەکان حکمیان کردووە ماوەیەک دەشتیەکان ئەمە ململانەیە لە خوداوەندەکانی شوێنە ڕوویاوە ڕەنگیاوەتەوە وەکو وتم ئەگەر بگەڕیتە دووەوە زوحاگە بینی چۆن لە خوداوەندێکەوە وردە وردە لە سەردەمێکە ئەبێ بە ینی شێوەیە گۆڕێ هەر هەشتیها کۆنەکەی ناوەکەش ناوەکەشی خودای هەژدیها بووە لە کۆنە ناوەکەشی هەر ماوە هانە گۆڕاوە جا سەیرەکە هەندێک کورت هەندێ ناوچە لای ئازربایجانەوە تویان ئێمەنەوەی هەژدیهاین ئەو کوردانن کە شاخاویەکەی کە خۆی گەڕانەوە بۆ هەژدیها هەتا 1500 ساڵ لەمە پێش لە هەندێ ناوچە ئەوە تۆمار کراوە جا ئەمە ملانێ هەتا ئەمڕۆ ئێمە لە سەردەمی نوێ با پێشی بگەمە سەردەمێ 100 ساڵەمەوە پێش لە مکریانیش و لەم باشوورەش نەورۆزێ تۆمار کراوە نەورۆزی سۆمەری میر نەورۆزی میر نەورۆزی بەڵێ میر نەورۆزی پاشایان هەڵبژاردووە ئەمە ڕێک وەکو خۆی وەکو سۆمەری ئەمە کراوە پیرەمێرد کە هات پیرەمێرد پیاوێکی کورد بوو ئەویست لەگەڵ ئەم دەوڵەت سازی وشتا ئەمیش مانا بە فەریان نەورۆزی بەرگێکی سیاسی کرد بە بەریا واتە نەورۆزی پێش پیرەمێرد بەو شێوەیە نەبووە یعنی ئەم بەرگێکی زۆر سیاسی وەسەر شەریشی بۆ دانا بەڕاستی ینی وەکو دینەمۆی بوو بە دینەمۆی نەورۆز بەڵام ئەبێ ئاگادار بین لە بنەچان نەورۆزێکی دێرینی سیاسی نەبووە لە پێش پیرەمێردا جیاواز بووە لەگەڵ سەردەما گۆڕاوە جا ئەوەی ئەمە فارسەکان ینی من بۆیە هەموو شتێگەڵم ئەمەی فارسەکان خیاڵیە تەسە ینی بڕواکەی 1500 ساڵ لەمەوە پێش مێژونوسی ئەرمەنی هەموو چیرۆکی مادەکان قوبوڵەکە 1500 ساڵەوە پێش ئەڵێ ئەمەی فارسەکانە هەمووی درۆ دەلەسێ بە قوڵی ئەڵە سەیری ئەمواڵێ سرابۆ ئەینشتەڵێ سرابۆ 2000 ساڵەوە پێش ئیبن ئەثیر ئەڵێ ئەمە درۆی ینی من لەگەڵ ڕێزم بۆ فارس ئەمە ناڵم فارس بەڵام ئەمە مێژوو بەڵگەنامەیە ئێمە ڕێکەوت نییە مێژونوسێ 2400 ساڵەوە پێش مێژونوسێ 2000 ساڵەوە پێش مێژونوسێ 1500 ساڵەوە پێش دوو مێژونوسی ئیسلامی کە بەدەق ئەڵێ ئەمەی فارسەکان هەمووی گاڵتە و درۆی هەڵبەسراوە ئەمە پیشانتەیە هەر لە خۆیەوە نییە هەندێکیان ئیسلامین ئەم مێژونوسانە دوانیان ئیسلامین لە نەتەوەی جیاواز یەکیان ئەرمەنیە دوانیشی یۆنانیە کەوانە پێ دەڵێ ئەمە هەر لە خۆیەوە نییە ئەمە لە هینەوە هاتووە کە فارسەکان مێژویان زۆر هەڵبەستووە وەکو پێم وتی پێشتریش ئەم چیرۆکی کۆڕش و شتەی کە ئەمڕۆ خەڵکی ڕۆژهەڵاتیان پێمەست کردووە فارس زۆری ئیڵێتەوە هەموو ڕۆژەی ئیڵێتەوە کۆڕشی وا گەورە کردووە مەسەن دیاکۆ قەت نابیسی لە ئێرانە لەبەرەوەی ئەوەیەوێ چیرۆکەکەی خۆی زاڵکا بەسەر تووە دیاکۆ هەر بۆ ئاگاداری بەناو دیاکۆ لە کەرکووکە 3400 ساڵەمەوە پێش بە تۆمار ناوی خەڵک بووە ئەو ناوێکی کوردی ناوی وامانیە لە بەڵگەی فارسی کۆنا شاعرێکی فارس باسی کۆڕشی نەکردووە هەروەش نا آخرەوە سوودیان لە مێژووی ئەوروپا بینی ئەنجا ئەمانیان دروست کردەوە بڕوا ئەکەی خودای زروان لە دەقی هوریە 3400 ساڵەوە پێش لە ناو هوریەکانە باسکراوە باشە زروان لای مادەکان باسکراوە زروان لای باوەنجومی لوڕستانی لە دەقی کڵامی یارسانی هەیە ئەمە زروان باشە میترا یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتیە 3400 بۆ 500 ساڵەوە پێش لای هوریەکان باسکراوە هوری و میتانیەکان دوایی هاتووە میتراپەنا چۆنەڵی خواپەنا ئەمڕۆ بە کوردی بە هەمان مانە ئەمە زبانی مادیەمێکە خەڵک ئەڵێ ما چۆن قسەی کردو توێنێ میتراپەنا باشە چەندی جار میترایان باس کردووە ئەم میترایە هاتوۆتەوە لە سەردەمی ئیسلامە سێ تایفەی گەورەی کوردی ناوەکەیان مێراکی بەندەمێری ئەوەی تریشیان هەستامێری سێرەکەی ناوی خوداوەندەکە لە ناو ئێشتا هەر لای کورد مابوو ئێمە
لە هەر شوێنێکەوە دەزەی دەکورد لە هەر شوێنێکەوە سەیری کوردەکەی بە قوڵی لە دەرەوەی ئەم حقایەتە فارسی وشتانی کە بەسەرمانە سەپانویانە ئێمە درێژکراوی ئەو ڕابردوێنی ئەوە تا لەسەر خاکێکی خۆمانە نووسراوە بەردەوام بووە لە قۆناغی جیاوازە و هەتا ئەمڕۆژ هەرەی بینینەوە لە ناو شتەکان. مامۆستا بۆ خۆ دەزانی نەورۆز وەکو بۆنەیەک کە پەیوەندی هەیە بە نوێبوونی ساڵە بە سروشت بە و گۆڕانکاریە ئەو بەشێکە لە نێو نەتەوەکانی دیکەش هەر لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە بەڵام ئێمە بە مەشەخەسی دەڵێن نەوروزی کوردەواری من نەمیستو بڵێ نەوروزی تورکی نەوروزی فارسی نایەتن دەڵێن ئەی دەباستانی ئەو بەستنەوەی نەوروز بە کورد خاوەنداریەتی یانە هی کوردە لە واقع بەڕاستی چۆنە و چۆنە ئێمە وەکو مرۆڤ ڕێزی هەج نەتەوەیەکەین هەر جەژنێ بکانی بۆنە تا ئەو لە ئازربایجان ڕوا بەرەو ئاسیا ڕوا زۆر نەتەوەی کە ئەمڕۆ لە ڕاستیە ئەوروپا بێوی بەخۆی بزانێ هەمان جەژنەکە بەخۆی نەزانیوە تۆزانی لە ئەوروپا ساڵی باچ یەکی چوارە یەکی چواری ئەم مانگە ئەمە جەژنەکە لەم بڵین لە 21 دەست پێکا تا سەری ئەمە سەری ساڵەکە سەری ساڵ لە ئەوروپا جارانێکی یەک نەبوو لە ئەوروپاشە ها وردە گۆڕاو بۆ بە یەک کۆن لە مانگی چوارە بووە هاوشێوی سۆمەری جا ئەم فەرهەنگە کاریگەری لەسەر جیهان هەیە مانگی داهاتوو جەژنێک هەیە جەژنێکی کریسیانەکان پێڵێن ئیستەر ئیستەر لە چیەوە هاتووە ئەڵێ لەو ڕۆژە ئیسا هەستاوەتەوە ئیستەر کە ئاشووریەکان هاتن ناوی خوداوەندە سۆمەریەکانیان گۆڕی کردیان بە عەشتار هاتە ئەوروپا شێکە کراوە بەس بۆ بە ئیستەر ئەو وەختە هەستانەوەی عەشتار کرا بە هەستانەوەی ئیسا ئەمە هەندێک مێژوونووسی دێرینیش دەرکی بە هەندێک لەم لایەنە کردو ئیبن وەحشی پیاوێک هەیە ئەڵێ کریسیانەکانم ئەم شتە کۆنانەیان وەرگرتووە جا بێ بۆ سەرەوەی کە نەورۆز بنەچەکەی زۆر کۆنە و کاریگەری لەسەر جیهانیش هەیە نەک لەسەر هەر ئێرە بەڵام وەکوتم لە چیرۆکی نەورۆزا یەک نەتەوە ناوینێ کورد خۆی بەسێتەوە بە چیرۆکی چیەوە بەو چیرۆکی کە ئەژدەهاک و کاوە ئەڵێ لەو خەڵکە دروست بووە لە بنەچەیە چیرۆکی ناو خۆی بووە بەڵام دوای 4-5 ساڵ نەیتوانی حقایەتی هەژدیها بۆ خەڵکات چوی خەڵک وردە چۆن ئەمڕۆ ئێمە 100 ساڵەوە پێشەندی ئەفسانەمانەوە خەریکە ئەمڕۆ بەکاری ناهێنین ئەو بەکار نایە مەسەن 80 ساڵەوە پێش لە هینیان پرسی لە لوڕەکان توی لە کوێ هاتووی ئەو چیرۆکی گێڕە بەس ئەمڕۆ وردە قبول ناکرێت لەگەڵ سەردەما ئەو چیرۆکە خوداوەندە دێرینانە گۆڕاوە بۆ زوحاک و هین ئەمڕۆ بە ئەفسانەیە سەیرەکەین جا لە کوردستانە مێژوونووسێکمان هەیە ناوی دینەوەریە ئەم دینەوەریە من لە زۆر لە هەفەیمینەکانە باسی یەکەم ئەڵەم کورد نەبووە جیهان خەڵکی وەکو دینەوەری دەگمەنە لەوەی تۆ وەرە کەسێک بیت پەرتووکت هەبێت لە کشت و کاڵ لە ڕێزمان لە ماتماتیک لە ڕۆگناسی لە مێژوو یەکەم کەسە کە مێژووی کوردی نووسێ لە ساڵی 900 یەکەم کەس پەرتووکەکەی بزرە بەس ناوی هاتووە لەسەر چاوەکانم جا ئەم پیاوە باسی نەورۆزەکە نەورۆز ئەگەڕێنێتەوە بۆ کوێ پاشایەکی مادی داوی وەکو داستان لە هەموو سەرچاوە پاشە ناوەکەی بوو نەوڕۆژ نییە من بە تۆمار هەمە لە شەستەکانە لە کوردستانە تۆمار کراوە بە نۆ ڕۆژ بە تۆمار هەمە منەمە تۆماری مێژەڵ کابراایەکی فەرەنسی هاتووەڵێ نۆ ڕۆژ لەم پەرتووکا دەمنەوە لە ڕاستیان و ڕۆژە لە ناو کووردا بەڵام ئەوەی کە باسمان کرد لەگەڵ باڵادەستی ینی باڵادەستکردنی فەرهەنگی فارسی بەسەر ناوچەکە ماڵی نەورۆز دینەوەری بەڕوونی ناوچەکەی ئەخاتە سەر و موسڵەوە و یەکەم پاشا ئەڵێ یەکەم پاشا کە ئەو هینەی دەستپێکرد کێ نای ئەرپەشادە ئەرپەشاد پاشایەکی ئەفسانەی مادی دێرینە و هەمان چیرۆکی سۆمەری ئەجێڕێتەوە بەس نایان نانێ سۆمەری دینەوەری هەمان چیرۆک ئەمە یەکلایە مامۆستا بۆنەکانی نۆرۆز کە تا ئێستا گەربین باسی بکەین لە چوارشەمە سۆری دەست پێ دەکەم خودی نەورۆز دوای ئەوەش کۆمەڵێک دابوونەریتی تایبەت هەیە وەکو جلوبەر لەبەرکردنی نوێ وەکو هەڵپارکی گۆرانی ئاگرکردنەوە وە سێزدە بەدەر بەحسێک هەیە دەڵێن ڕەنگە ئەو سێزدە بەدەرە کە خەڵک دەشنە دەرەوە ئەو چیرۆکە نزیک بێت بەو ڕەوایەتە کە لای ئیبراهیمی نەبی کەم پێغەمبەری تەوحیدیەکان کە ئەو خەڵکە لە دەرەوە بووم وەکو سەیران ئەم تووە بتەگانی شکاند و ئەمە ئەتوانی نزیک بێت پێکەوە یان خۆی هەندێک سەرچاوی ئیسلامی ئاماژە بەوەکەن کە کاوە ینی من سەرچاوی ئیسلامی کۆنم هەیە ئەڵێن کاوە ئیبراهیمە ینی
ئەفسانە و دین تێکەڵە بێ زۆر جار تێکەڵە بێ بەڵام وەکو ئەو هەورامەی کە باسی دەکەن ئەوش دەڵێن ڕەنگە ئیبراهیم بێت ئەوان نابێ وا پەلە بکەین لەو ئەو هەوڵانە چونکە بچیتە ناوەکە و قوڵایی ناوەکە لەوانەیە ئەومان پێنەیە بەڵام ئیبراهیم لە دوو شوێن ناوی هاتووە لە لای ئورفەوە کە پێیانەوە حەڕان و ناوچەیە لە جەزیرە و بۆتان بە دەقی جووەکان ئەڵێ لە جەزیرە و بۆتان ماوەی دیل بووە دوایە تە خوارەوە بۆ شاری ئور و لەوێ ماوەیەک ژیا و ئەنجا ڕۆشتۆتە ئیسرائیلین لە خۆی لە خاچی کوردستانە ئەنی هینەکانی چیرۆکەکان بڵێن دروست بووە سەبارەت بە ئیبراهیم بەڵام سەرچاوی ئیسلامیان بە دەق ئاماژە بەواکە کە کاو ئیبراهیم یەکن وەکوتم ئەفسانە و دین و زۆرشت تێکەڵ بوون و زۆر جار ئێمە ئەفسانە کۆنەکان لەگەڵ کەسایەتی نوێە لەگەڵ کاتە مرۆڤایەتی هەمیشە ئێمانە بە شتەکانی بۆ ئەوەی چیرۆکێکی تازە قوبوڵ بکرێ دایما چیەکات لەگەڵ چیرۆکی دێرینە تێکەڵیەکە لەگەڵ ئەفسانەی دێرینە بۆی ببێ بە بەشێ لە ژیان و قوبوڵی بکەیت ئەوە ینی خەسڵەتی مرۆڤایەتیە زۆر جار تێکەڵە بێشتەکان ئێمە وەستا بوونەکانی نۆرۆز باس دەکەین و ڕەنگە وەکو دوایین پرسیاری با لەمە زیاتر ماندوود نەکەین لە گوند و شارەکانی و ڕۆژهەڵاتی کوردستان و زۆر بەتوانم بڵێم ڕەنگاڵەتر بەڕێوەچێت بەنسبەت پارچەکانی دیگە بە تایبەتی باشوور ئەوە مەوزە ئیمە نیە بەڵام دەمهەیە بپرسم هەر لەو ڕۆژهەڵاتش لە هەورامانە پێشوازی لەوێ زیاترە لە پرسیاری دیکە شار لە بەشی یەکەم پرسییم بەڵام بەرحەڵ ئەوەندە قسەکە گفتوگە و خۆش بوو هەورامان چەندە پەیوەندی بە ئەو ئەهوراوە هەیە کە لە زەردەشتا باسی دەکەن و بۆچی لەوێ نەورۆز ڕەسەنتر ماوەتەوە گرنگترە باشە پێشی بێمەوە یەک هینی خێرا وەڵامێک تێمەوە کە ئەحمەدی خانی لە مەموزینە نزیکەی سێ ساڵەوە پێش ئاماژە بە نەورۆز و سەرساڵەکە کە چیان کردو و خەڵک هاتوونەتە دەشت و دەرو ئێمە جا هەندێک خەڵک دروزە بن ئەمڕۆ وڵا نەورۆز پەیوەندی بە کوردێن بابە ئەنی تۆ ئەحمەدی خانی فێری نەورۆزکەێنی تۆ وەرە چۆن خۆمانمان لێ بزر کراوە خەریکە وازە جەژنێکی دێرینی خۆمان کە ئەحمەدی خانی ئاماژەی پێکە هەروەها لە کەڵامێکی یارسانیە هەیە کە هەورامیە شاوەی سقولی خەڵکی ڕۆژهەڵاتە ئەڵێ ئەسڵەمەنجە کورد ئەسڵەمەنجە کورد بابۆم کوردەنان ئەسڵەمەنجە کورد من ئەو کوردەنان چەنی دەستەی کورد سڵسڵەی زوحاک کردم هورد شتێ ئالوو بابەتێجا ئەڵێ ئەسلی من کوردە و ئێمە لەگەڵ کۆمەڵە لە کووردا سڵەی زوحاکمان لە ناو برد چاولێکە کورد دیسانەوە لە 600 ساڵیژنەوە پێش هەر نەورۆز و ئەفسانەکەی بەستۆتەوە بەخۆیەوە ئێمە لەم سەردەما بەداخەوە میدیایەکی زۆری دەوروبەر کارمان لەسەرەکەنی ماگامان لە خۆمان نییە ئەم دەوڵەتانی دراوسێ بەردەوامەیانەوە ڕقمان لە شتەکانی خۆمان بێ ئەمە بە پلانەکرێ یعنی من لە مناڵیاوانم نابینی ئەم ڕۆشتێکی زۆر بە پلان ئەواکرێت جا هەورامان من زۆر جار ئەڵێم ینی دار بەڕووە مەزنەکەی کوردبوونە یعنی زۆر جار کە مەزاجیشم ون بێ ئەچم گوێ لە سیاچامە ناگرم مەسەن بۆ من ڕێک ئەو شوێنەیە کە ئەتوانم دایممە پاڵی پێوە بمەوە چکە ینی مانای کوردبوون لەم شوێنە ناماوە لەم دەشت و لە هەندێک ناوچەکانە لە شارە زۆر جار ڕەشەبا و تێکەڵبوونی هین ونەبیت بەڵام بۆی هەمیشە وەکو کورد دروست بیتەوە لای من کۆمەڵە شوێن هەیە هەورامان یەکێکیانە هەورامان لە هەموو ڕوێکەوە لە ڕووی مۆسیقاتەوە لە ڕووی جلوبەرگەوەتەوە ئێمە هەموو جارێ ینی ئەڵەی کانگای مۆسیقایە ینی تۆ بۆ ئەوەی ون نەبی لە مۆسیقایە مۆسیقاکە کوردی مێنێتەوە ڕەسەنایەتی مەبێ بچیتەوە بۆ هەورامان ینی بۆ من مۆزەخانەی فەرهەنگی کوردیە و داربەڕووشمانە لە هەموو ڕوێکەوە و ینی هەرچەنە خۆم هەورامینیم بەڵام زۆر جار لەوانەیە خۆشەویستیم بۆ هەورامان لە زۆر هەورامی زیاتر بێ و پێشم خۆشە نی هەموو جارێ هاوڕێ هەورامیەکانم پێڵم تکایە لەگەم مناڵەکانتان نەچن بیکەن بە سۆرانیێنی پاراستنی ئەم زمانە ئەرکی هەمووتانە ینی ئەرکی هەمووشمانە ینی وەکو من کە سۆرانی ئاخێوم ئەرکی هەمووشمانە هانی ئەوە بین لای من پاراستنی هەورامان و زمانەکەی ینی پاراستنی هەموو شتێکی کوردیە چکە
ینی ئەو قەڵایە کە دایما توانی پاڵی پێبێن لە ڕووی فەرهەنگیەوە. زۆر سپاس زۆر بە کورتی وەکو دوایین پرسیار لەم ڕۆژانە کە دەبینین ئەو ڕووداوانی لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەیە بەڵام چەندین ساڵە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەورە کە باست کرد نەورۆز تەنیا بوونەیەکی کولتورینی کەرکەس لە گەڕۆک و لە ماڵی خۆی دێنە سەر شەقامە کردویانە ئەساسن متینگێک بەشێکی سیاسی و شەو ناسخوازانەیە وەکو مێژوو نووسێک وەکو کەسێک کە بە ڕۆژ چاو لە ڕووداوەکانەکە چەندە گرینگە کە کورد ئەو بۆنانە بپارێزێ بۆ ئەوەی کە بە ئەوی دیکە بەرانبەرەکەی بڵێ من ئەمەم دوای چیرۆکی بە دەوری چیرۆکی هاوبەشە بێبانێتەوە ینی تۆ نەورۆز لە ئێمە کۆمانەکاتەوە کۆمانەکاتەوە بە دەوری چیرۆکێکی مێژوویە لەبەرەوە بەردەوامیدان بەم چیرۆکە زۆر گرنگە بەم ئەفسانەی کە هاتووە چونکە نەتەوە چییە ئەم چیرۆکە هاوبەشانەیە نەتەوەی جوو بۆ نمونە لە ناوچوو بوو بەڵام بەهۆی کتێبێکی ئاینی کە هەیەە بە دەوری ئەو کتێبە توانیان هێشتنی ئێمە نەورۆز ئەو سمبڵە مەزنەیە کە ڕەگ و ڕیشە و مانامان لە نەورۆزە لەبەر و لای من هەمیشە تێگەم لە باشووریشا سەردەمانە سمبڵی ینی شۆڕش و بڵێن فیداکاری بەرامبەر بێگانە هەمیشە نەورۆز بووە من مناڵ بووم ساڵی هەفتاکان ئاگرمانە کردەوە حیزبی بەئەس ناردین ئاگرەکەیان نەکوژانینەوە دوایی ناویانە ئیدی ڕەبێجا ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتە دیسانەوە ئەو مانای لای فارس قەدە و مانایی نییە بەڵام لای کورد مانایەکی سیاسی و بەرخودانی وەرگرتووە و لە باکووریش و لە ڕۆژهەڵات ئەو مانی هەمیشە کە نەورۆزیە ئەم دەوڵەتانە خەمیان لێ چونکە بووە بە بەشێک لە سمبڵی بەرهەڵستی بەرامبەر بەو زۆرداری بەرامبەرمانەکرێ لەبەرەوە هێشتنەوەی ئەو جەژنە لای من ئیتر جەژن لەوە گەورەتر نییە بۆ کورد ئیتر جەژنی کوردیە بە هەموو مانایە چکە وەکوتم تەنانەت ئەفسانەی دروستبوونیشمان وەکو ئەفسانە هەل لە نەورۆزایە. زۆر سپاس بەڕێز مامۆستا سۆران هەمە ڕەش سپاس کە بەشداریت کە سپاس بۆی کە ماندووی هەتا لایەنە شاراوەکان یا تەنانەت بزر و نەگێڕاوەکان ئێمە بە ئەمڕۆیی بنووسیدەوە تەمەند درێژ بی. زۆر سپاس بۆیەوە. زۆر سپاس دەکەم. بەڵێ بینێرانی عەزیز هەروە کە گوێدان لە گفتوگۆگە بوو دڵنیام دەزانن ئەگەر لەلایەکەوە عەرەبەکان ئێمە بە سام دەبەستنەوە ئەگەر کەماڵیستەکان ئێمە بە تورکی چیایی دەزانەوە فارسە لوتپەرزەکانیش بە 50 میلیۆن خەڵکێکە سەرەوە بە زمانەکەی دەڵێن مەحەلی یان موسیقیەکە هەناوا لێ دەکەن بەهۆی ماندووبوونی کەسانی وەکو مامۆستا سۆران هەمەڕەش دڵنیام کە ناومێژوە دەفەوتەی نەوانیش دەتوانین کاری وەشۆناسی هۆیەتی نەتەوەیەکی دێرین و کەونارا بکەن ئێوەش هەر داژداری مێژووی ئێستا و سبەینی و داهاتووی خۆتان بن تا گەیشتن بە بەهاری ئازادی هەر شاد و سەرکەوتوو بن.